لەناو هاوڵاتیانین و ئەمانەوێت بپرسین تا چەند خانەنشینیان لەو موچەی کە وەریەگرن ڕازین؟ ئایا ئەو بڕە موچەی کە وەریەگرن بەشی بژێوی ژیانیان نەکات؟ ئایا شایستەیە بەو خزمەتەی کە ئەوان کردویانە لەناو حکومەتدا؟ نەوەڵا بەشی نانەوشیەکەیەکە معاشی چی؟ 300 دینار معاشە؟ خزمەتم 45 ساڵم فعلی دایرەی تربیە 2 ساڵ عسکەری ئەمە 47 ئیسە تەقاویت بووم 372 دینارەمەیە. ئەگەر لەگەڵ کاتی خوا بیان ماگانە لەوانەیە بەش بکە، بەڵام جاری وایە زۆرە خایانێت ئینجاوەکو تۆ ئەگەر کرێتی بی یان مناڵی مەکتەبە هەبێ یان شتێک بەشە ناکات، چونکە مانگ و مانگ نادەنێت لە کاتی خۆیان مەعاشەکە هەتا ئیسیفادێکی لێ بکەیت یان بڵێ ئەوە نەبێت. نەوەڵا بەشی هیچ ناکە. ئەوەی من یاسایی بووە بەڵێ لە سا 9 لێ بڕێوم ماگانە بۆیان کۆ کردمەوە بە حسابی سەب بماندنەوە هەری خۆمانە، بەڵام چینە سەرە خەریکین ئەبوورین و ئەویشمان بە جوانی شایستەی خۆمانە، بەڵام بە جوانی ناماندێنێ ئەبێ سەری بۆ بگرین هەتا بێتاقەتمانەکەن، دوای ئەڵێ پارە نەما، دوای ئەڵێ بڕۆن بەیانی ئیتر ئاوامان پێڵێ. من 20 ساڵم خزمەتەیە 200,000 مەدەنی 220,000 220,000ەکە بەش عیلاجەکەی خۆم ناکە نەبەخوا بەش عیلاجەکەی خۆم ناکە ئەی ژیان چۆنایە و ئیوایە کرێچیە و بۆی نادرێ و ئەنجا بە 200,000 چیەکرێ مەسرەفەکرێ عیلاجەکرێ عیاداکرێ چیەکرێ قەی ناکە هەموو مانگێکیش هەبوایە، ئێستا هەموو مانگێکیش نییە، بە 3 مانگ بە 2 مانگ 3 مانگ هەر خوراو. من 15 ساڵ و 15 ڕۆژ خۆم دەورێ مووسڵم تەواو کرد بە هەر بە دوای بوو بە هین وەکو مۆزەفێک ئەمە لەبوو کرێکار لە مووسڵ دەورەکەم تەواو کرد ئێستا 220,000 من پشتم بەخوا بەسووە ئێستا مناڵەکان هەرچیم بێ بۆ مەکەن لەخوا بەزابێ محتاجی حکوومەتیش نابی نەوەڵڵا. بە درۆکەی کە خۆی کردووە بە سەنگەری جاش بووە جاش خۆی کردووە بە چی پێڵێن کەمەندامی سەنگەر من بە قی ڕبعێکە وەرناگرم ئەو ملیۆنێک و 750 وەرەگرێ من بە 42 ساڵ نیوە 742,000 وەرەگرم. شاڵە لە شاخە ساڵێک بوونایە 1 ساڵ بە شاخۆ بوونایە 4 شەقیان لەبەر هەڵایە هەر هیچیان نەکردو یا ئامرترێ بووە یا مستەشار بووە یا ئیستیخبارات بووە یا مەپرسە خاستە بووە یا ناوی منزومەی شیمالی بووە ئێستا بووە بە کەڵەکە بەسەر میلەتەکەەوە هەمووی بووە بە نەقیب و عەقید و ڕاید و فڵان و فڵان. دایما پێشمەرگەمان بەخێو کردووە و دایما ڕەنج دەربووین و دایما ئیشمان کردو و نانمان کردو و ماڵاتمان هەبووە و هەموو شتێکمان کردووە بەخوا لە پێناوی ژیانی خۆمانە لە لادێ. کوردایەتی و مردایەتی و ئەمانە هەمووی درۆ دەلەسەی ئەوە نەماوە ئێستا کێ هینەکەی چەقۆکەی تیژ بێ ئەی بڕێ بۆ خۆی کێژ نەبێ ماڵوێرانە ئەوە با پێ بڵێم. وەختی خۆی کە پیاوم توم ئینتزام کردووە کە بێتەوە بە خانشینی فیدرالی یەکگرتو وتاوتیان با بچێتە سەر بەغا تۆسە بەغا خراپتر بوو ئەمان بە شوێنەی هەقلەیەکەنەوانێ خۆ نییە نادەنێ مەعاشەکە چی ئەەکەی دەسەڵاتە نییە لەگەڵەمانەیە شتێ بکەی ناتوانانی یانی ناتوانیت تیان نابێت. ئەرەوەڵا حەزەکەمەی کاکە ژیان بە پارە ئەڕوە ئەگەر پارەت پێ نەبوو ژیانە ڕوە ناڕوە خۆ ناشکری هەموو جارە بڕۆی دەستپانەوەکەی دەستیشپانەوەکەی کەس ناداتێ نەبەخوا کەس ناداتێ.